ئەمەلیاتی پێشبیستی بەناوی خوای بەخشن و میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە دێمەوە خزمەتە مانەوە یان کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق ناونیشانی تەوەری سەرەکی بەرنامەی لە پایتەختەوە دەبێت ئایا عێراق پێویستی بە هێزەکانی ئەمریکا هەیە لە ئێستادا ئەگەر بێت و هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە بارودۆخی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان لەو نێوەندەدا چی بەسەر دێت سیاسەتی یاخود هەژمونی ئێران لەسەر ناوسەکە بە تایبەتی لە بابەتی کورد و سوننا کە لەو نێوەندەدا ئەوان لەگەڵ مانەوەی هێزەکانی ئەمریکان لە عێراق وەک سەرکردەکانی کورد لە مەحفەلی دووەلی باز دەکەن و هاوکات لە ڕووی ئێستای نێوماڵی شیعە چۆن دەڕوانێتە مانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق کە ڕەنگە لە ڕووکەشدا هەمان دژی هێزەکانی ئەمریکا بن بەڵام ئاخۆ لە نێو باڵەخانەکان لە ژێر پەردەدا چی دەگونجێت من میوانەکانم دەناسێن کە لە بەرنامەی ئەم جارەی لە پایتەختەوە میوانی منن زۆر بەڕێز مامۆستا ئوسامە جەمیل ئەندامی خولی پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەخێراتم دەکەم زۆر سپاس دەکەم دکتۆر ڕەحفەت ڕعد ڕەفعەت بەخێراتم دەکەم لە دەستگای ستاندەر زۆر سپاس کە میوانی ئەم جارەی منن لە بەرنامەی لە پایتەختەوە کاک ئوسامە لە کاردانەوەی کوشتنی دوو سەرکردا یەکەشیان عێراقی ئەوی تریان ئێرانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە نێو کەوانەیەک شیعە بڕیاری ئەوەیدا کە هێزەکانی بیانی کە زیاتر مەبەستیان هێزی ئەمریکیە کە باڵە دەستە لە ناوچەکە و لە عێراق لە عێراق وەدەر بنرێن یاخود بکشێنەوە ئەو بڕیارە قووەتی جێبەجێکردنی چەندە لە کاتێکدا دەبینین چەندین مانگە هێزە شیعیەکان لەسەر ڕێکەوتنی سەرۆکوەزیرانێک ڕێک ناکەون شندێ میهرەبان خۆی ئەو بڕیارە کە درا زیاتر کاردانەوە بوو کاردانەوەی کوشتنی ئەو دوو کەسە بوو قاسم سولەیمانی و مهدی مهندس بە پلەیەک دووەمیان مەشغوڵکردنی شەقامی عێراقی بوو بەوەی کەوا بەشک و خۆپیشاندانەکان کەسبیتەوە و کبیتەوە و نەمینێ و ئەوانە ئاراستەی شەقامی عێراقی بگۆڕن بەو ئاراستەی کەوا ملبلانەیەک لە نێوان عێراق و ئەمریکا هەیە و دەیانەوێت ئەمریکیەکان بستنە دەرەوە لەبەر ئەو دووخاڵە ئەو بڕیارە درا و جەنابەت دەزانی دکتۆری دەزانی کورد و سونە بەشداریان تێدا نەکرد ئامادە نەبوون دەنگ بدەن ئەمریکیەکان ئەو بڕیارە زۆر بە هەندوو بە گەورە هەر ناگرن چونکە دەزانن تەسیرێکی کاریگەری نیە لەسەر شەقامی عێراقی و ئێستا لایەکی گەورەی شەقامی عێراقی کە تو ئەگەر بڵی خۆپیشاندەرەکانە هەمویان لەگەڵ ئەوەن کە ئەمریکیەکان بمێنەوە بەیان نامەیان دەرکرد گوتیان ئەمە دژی ئەو حاڵەتەینەوە پێ ڕازی نینە و ئەو ئیشەکە کرایە بە فشاری ئێران کرایە کاردانەوەیە لە بۆ مەشغوڵکردنی خەڵکە لەبەرەوە لە ڕووی یاسایی ئەگەر ئەو بڕیارە دەریشتوو خۆی ئەسڵ وایە ئەسڵ وایە لە ڕووی یاسایی ئەنجومەنی وەزیرانی عێراق دابنیشی لەگەڵ ئەمریکیەکان بگەونە ڕێکەوتنێک بۆ ئەوەی ئەگەر بڕیارێکە ئێستا بەڵێ ئەویش کار بە ڕێکەرە و سەلاحیەتی نەمایە ئایا بگەنە بڕیارێک کە پێویست بۆی دەکات هێزەکانی ئەمریکا بکشێنەوە یان نا ئەوە خاڵک دووەم ئەمریکا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە لە هەر وڵاتێک بنکەی سەربازی دانابی هەتا ئێستا چۆلی نەکردیە هیچ وڵاتێک ینی یەک وڵات بینێ بڵێ ئەمریکا بەجێ هێشتا بنکەی سەربازی نەما هەر مایتی ئەگەر بڵێ نەشیمە سەفارەتەکەی ڕۆڵی بنکەی سەربازی زۆر گەورە دەبێت لە عێراق نەیوێ بکشێتەوە عێراق لەبەر ئەوەی ناوەندێکی گەورەیە بۆ ئەمریکا یەکەم دەتوانی بڵێ عێراق بەکاردەهێنێ لە دژی ئێران دەتوانی بکاتە پێگەیەکی گەورە لە بۆمانەوەی هێزەکانی خۆی عێراق خاوەنی نەوتە خاوەنی سامانی مرۆیە خاوەنی دەتوانی بڵێ سنوود و ڕۆژهەڵاتی نیشتیمانی عەرەبێ دەتوانی بەکاری بێنێت لە دژی ڕووسیا یعنی لە هەموو حاڵەتەکان عێراق ناوەندێکی زۆر گەورەیە بۆ ئەمریکا لە ڕێ عێراقەوە دەتوانی ئیسرائیل بپارێزی لە ڕێ عێراقەوە دەتوانی کۆنتڕۆلی کەنداوی عەرەبی بکاتن بەڵام دەبێت لە کۆتاییدا ئەوە لەبیر نەکەین ئەگەر ئەمریکا هاتوو هێزە سەربازەکانی بە تەواویش کێشایەوە بە تەواویش کێشا و هیچی نەما ئەوە ئەمریکا هەر دەتوانی کۆنتڕۆلی عێراق بکات بە نمونەی کوشتنی قاسم سولەیمانی کابرایشی ئێرانی بوو لە ناو خاچی عێراق کوژراوە نییە بەڵام ئەوەی کوشتی ئەو فڕۆکەی کوشتی لە ناو خاچی عێراق نەستا لە قەتەرەوە هات لێیدا و ئەوەی ئیدارەی یا کۆنتڕۆلی فڕۆکەکەی دەکرد سەربازەشی ئەمریکی بۆ لە ئەمریکای لەوێ ڕێکۆنتڕۆلی فڕۆکەکەی دەکرد لە قەتەر لە ریستان و گوت ئەمریکا مهتەم نییە یاخود زۆر بەو بڕیارەی بەڵێ باشە بەڵام لە کاتێکدا ترامپ لە لیدوانەکانی باز لەوە دەکات ئەگەر بکشینەوە سزای ئابوودی بەسەر عێراق دەسبێن ئەمە بۆ یعنی ئەوە دەکرێت برێ هەر لێدوانێکی ئیعلامیە لە بۆ ترساندنی بەرپرسە عێراقیەکان یاکوت لە سیاسەکانی عێراقی نەوەک ئەوان لە کاردانەوەی ئەو بڕیارە چونکە جەنابەت داگات لێ بواتە دەورەی سەفارەی ئەمریکیان گرت
نییە هجومیان کردووە ئاگریان لە هەندێک شوێن بەردا و چێشیان دروست ئێستا ئەمریکا بڵێت ترام وەکو ئینزارێک داوانە کە وریا بن ینی ئەو پەیامەی ترام یا ژێربەژێری وەکو جەنابەت گوتی لە دیوپەردەکان زۆر شت دەکرێت بە بەڵگەی ئەوەی مقتەدا سەدر دوونێ پێری گوتی ئەمە دژی ئەمریکیەکان خۆپیشاندان ناکەین وە لەو وەزعی ئێستا ئەگەر ئەمریکیەکان بڕۆن خراپە و باش نیە و ینی ئەوان دەترسێن لەوەی تۆوامە بینە کابرا دێتە سە تەلەڤیزیۆن جوور دەدا و قسە دەکا و بەسەر ڕسمی ترامپی دەکەوی بەڵام ژێربەژێری و لە پەنابەردەشتی زۆر لەوە گەورەتر بڕێت باش دەگەڕێمە خزمەت کاکتۆر دووبارە بەخێربی هێز شعیەکان وا دەبینێت لە ئێستادا کە یەک بڕیارن بەڵام لە کاتێکدا بۆ نمونە لە دوای 2023 بەڕوونتر کاتێک کە سەرۆک وەزیران دانرێ هێزی شیعە لەسەر سەرۆک وەزیرانێک ڕێک ناکەون بۆی منە سەرەتا ئایاد عەلاوی جەعفەری مالیکی عەبادی ئێستا کۆتا سەرۆک وەزیران هیچ کاتێک یەک ڕانە بوون لە نێو خۆشیان چۆن دەتوانن ئێستادا دژی هێزەکانی ئەمریکا یەک ڕابن ینی دەگوترێ یان ڕاستە بڵێن کە بەڕووکەش هەمویان یەکن بەڵام ئەوەی دەگونجێ ئەوەی دەگوزارێ لەژێر پەردەشتێکی دیکەیە بەنای خوای گەورە میهرەبان دەستخۆشی بۆ زەناوت و مامۆستا وسامی دەکەم دیارە بەڕاستی ئەو بابەتە بابەتێکی قوڵە هەم سیاسیە هەم سۆسیۆلۆژیە هەم نەفسیە ینی لەبەرەوەی هەر تاکێک حەز دەکات زیاتر خۆی دەسەڵاتەکان لەدەست خۆی بێ هەر گروپێک حزبێک هەروەها ئینتیمای تەیارێک هەوڵ دەداکەوە بەخۆی زیاترین دەسەڵات دەست بێت لەبەرەوەی مافیشی هەیە لە ڕووی سیاسی لەبەرەوەی هەر حزبێکی سیاسی چەندین پرۆژە و ئەجێندای هەیە لە کاتی گرتنە بەردی دەسەڵات هەوڵەدا ئەو پرۆژە و ئەجێندایانە جێبەجێ بکات بۆ خزمەتکردنی خەڵک ئەوە لە ڕووی ئیجابیەکەی ئەوەی کەوا لە عێراقش دەگوزارێ دەتوان بڵێم حالەتش طبیعیە نۆرمالە ئەو لە هەرێمی کوردستانیش هەیە ئێستا ئەمە لە حزبەکانی دەسەڵاتیش تەنان لەناو حزبی دەسەڵات یەکێتیمانێ پارتیمانێ ئۆپۆزیسیۆنەکان لەناو خۆیان چەندین تەیار و فکر و ئایدۆلۆجیا و پرۆژەی جیاز لەناو حزب لەناو خودی حزبەکان سیر دەکەین چ لەناو خودی پارتی چ لەناو یەکێتی چ لەناو حزبە ئیسلامیەکان ئەحزابی کەوا بەناوی ئەوەی کەوا پرۆژەی مەدەنیە سیر دەکەین هەمووی تەیار و گروپی تێدا هەیە حاڵەتەکی بەڕای من ئەوە نۆرمال و ئاساییە ئەوەی کەوا لە عێراقش ڕوودا لەناو شیعەکاندا بە هەمان شێوازە ینی حاڵەتەکی ئاسایی وەکو حزبێکی سیاسی تەیاری سیاسی چەند بۆچوون و فرا پرۆژە و فرا ڕەهەندی هەبێت بەڵام ئەوینە ئاسەیەکەوە لە شتێکی خراپ یەک بگرن یان لە ئیعاز و ئەجێندای دەرەشی کۆ بکرێنەوە و بڕیاریان پێ بدرێ و بڕیاری مەسیریش کەوا زەرەر و زیانی گەورەی هەبێت بڕیارەکانی لە وڵاتیان ئەو ئەجێندای دەرەشی تێدا هەبووە خۆی بێگومان هەر لە سەردەمی لە دوای ڕوخانی سەدام حوسێنەوە لە 2023ەوە یەک گرتوویەک هەبوو لەوانەیە مامۆستا ئوسامە زۆر باشتر شارەزاتر بوو بزانم خولی یەکەم بوو خولی دووەمیش تا ڕادەیەک لەبەرەوەی لەژێر چەتری سیستانی و مەرجە عەدینەکان کۆب بوونەوە بەڵام دواتر چۆن بڵێ ئەو ئەدا خراپێ ئەو ئەحزاب و تەیارەتە ئیسلامی شیعانەی کەوا لە عێراق وای کرد سیستانی و مەرجەعیەتی شیعە دوورکەوێتەوە لە حزبە سیاسیەکان تاوە لات ئێستا تقریبا تا ڕادەیەک بەرەنگاری بەرەو ڕووی یەکتر بووینەوە ئێستا لەو ئاستەداش بۆیە ئەوەی کەوا دەگوزارێ حاڵەتەشی ئاساییە بەڵام ئەوینە ئاساییەکەوە بڕیارەکان لە دەرەوەی بێت زۆر جاران ئەو شیعانە هەم بە واستەی ئێران کۆکراونەتەوە هەم وای لە هەتێکەوە سەرۆک وەزیرانشی متفق عليه لە بینیاندا بنرێ بە زۆر جاران نەک تەنها ئێران بەڵکو خودی ئەمریکاش ڕۆڵی هەبووە کەوا یەک سەرۆک وەزیراندا باشە لە واڵەکەی خۆت کە سەرەتا ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بڕیاری دەرکرد وتت هیچ سەنەدێکی قانونیان ئەو قووەتەی نییە کە بتوانرێ هێزەکانی ئەمریکا لە عێراق دەربکرێت کەواتە ئێستاش وردە وردە بابەتەکە ڕوون دەبێتەوە کە ئەوان ئەگەر نەشڵێن هەڵەیە ڕەنگە پێداچنەوە بە بڕیارەکەکە نەمگوتیە سەنەدەکی یاساینێ لەبەرەوەی مەرجەی ئەساسی عێراق دەستورە پاشان پەرلەمانی عێراقا دەتوانێت هەموو دەسەڵاتەکانی تەنانەت لە پەیڕۆ پرۆگرام و تەنانەت لە ئەنجومەنی وەزیری یاسایی ئەنجومەنی وەزیرانش بگۆڕێ کەواتە لە ڕووی یاساییەوە دەسەڵاتیان بەڵام لە ڕووی واقعیەوە خۆی خودی خۆی ئیتفاقەکە لە نێوان ئەمریکا و عێراق بووە لە 2008ەوە ئەو ئیتفاقە تازە کراتەوە پاشانش لە 2011 کاتێک سەحبی کردەوە لە 2014 دیسان ئەوە هەموو لە ڕێی ئەنجومەنی وەزیران و لە ڕێی حکومەتەوە بە لە ڕێی پەرلەمان نەبووە
بەڵام لە ترسی ئەوەیەکەوە کێشەیەشی زۆر گەورە نەخڵقێ چۆن بڵی کێشەکان هاوشە ناو پەرلەمانش لەوان زیرەکتر بوو ئەویش کێشەکەی خودی خۆی دیسان بڕیارەکەی دەرکردی گوتی حکومەت تەنفیزیکە حکومەتێک کاتێک سیر دەکات لە دەسەڵاتی خۆیدا بەڵام بڕیارەکە خودی بڕیارەکە ئەگەر لەو ڕۆژی بە جیهەتی ئەعلانی معنی ئەعلام بکرێت لەگەر ئەمریکا پێی گوترێ واز بێنێ دەربکرێت لە ئەمریکا لە عێراق دەربکرێت پێویستی بە ساڵێک بەلای کەمیەتا جێبەجێ دەکرێت بەڵام تا ئێستا بە فەرمی پێیان نەگوتراوە چەند شتێک شەرمنانە عادل عەبدولمەجید گوتی بەڵام لە دوا وتەی خۆی لە کەوا تەسریحی ئیعلامی خۆی هەیە لە ئەنجومەنی وەزیران دەڵێ ئەوە هەڵدەگرین بۆ حکومەتی داهاتوو چکە ئێمە تەسریفی ئەعمالین ئەو دەسەڵاتەمان نییە ینی بەگشتی کارەکە ئاسان نییە تو بی بڕیارێک دەربکەوی بڵێ ئەمریکیەکان ینی ئەو پەرلەمان هەر ئەو بڕیاری دەرنەکرد دەیان بڕیاری دەرکردی و نەچتە بواری جێبەجێکردن بەڵام وەکو حاڵەتەکی نائاسایی ڕەشفعل لەسەر ئەو بڕیارە قسە بکەین نمونە ئەوەی کە حکومەت بە لێزانانە بڕیارەکە دەداتە دەستی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوانیش قووەتی جێبەجێکردنیان جێبەجێکردنی دەدەنەوە دەستی حکومەتێکمان هەیە لە عێراق بۆ نمونە سوپایەکی هەیە کە لە دوایین شەڕی داعش دەکرد کە سوپایەکی داواسە سوپایەک بەو شێوازە ئێستا کە میلیشیاشی زیاتر تێکەوتووە چۆن دەتوانانی هێزیی گەورەی عالەمی وەکو ئەمریکا ناچار بکە کە بکشێتەوە ناتۆ ئەگەر بێ هاوسەنجی هێز بکەی بڕە بە زەبری هێز ئەمریکیەکان دەرکاوە شتیوە مستەحیل لە ڕوو بدە بەڵام بە ئیتفاقیاتی سیاسی مەسەلەن وردە ئەمریکیەکان خۆیان بگەنە و قەنەعەتە کە پێویستیان بەوە نەمایە لە عێراق نەمێنن و ئەو ناوچەی چۆڵکەنەوە حاڵەتێکی طبیعیە بەڵام تۆ بێ مقارنەی جێشی ئەمریکا لەگەر جێشی عێراق ئەسڵەن عێراق جێشی نییە یعنی میلیشیایە حەشتی شعبی کۆنتڕۆلی نەکرد جێشی عێراق کردی کۆنتڕۆلی حکوومەت و دەسەڵات و حیزب و هەموو شتێکی کردی حەشتی شعبی هێرش دەکات سەرخۆ پیشاندەرەکان حەشتی شعبیە خەڵک دەگری دەکوژی حەشتی شعبیە ئەو وڵاتە بەڕێوە دەبا بەبێ موافقی حەشتی شعبی کەس ناکرێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیر دەگۆڕێ خەرک دەکوژرێ بڕیار دەنێتە پەرلەمان لەبەر ئەوە دەکرێت بڵێ ئەو سوپایکە عێراق سوپایەکی میلیشیاویە ینی شتێک نییە بەڵام ناوەکە لێیان نایە وەزارەتی بەرگری لە ڕێ ئەو وەزارەتەوە لە ڕێ ئەو وەزارەتەوە پارێکی بێشمار سرف دەکرێت و دەخورێ گەندەڵیەکە لەوێ سەر هەڵ دەبا من یەک نمونە لەوەڵێنەوە لە 2011 موازنەی عێراقاتە ئەنجومەنی نوێنەران 20 میلیارد دلار لە بۆ یەک ساڵی تەخسیس کرابوو لە بۆ وەزارەتی بەرگری 20 میلیارد دلار ینی 20 میلیارد دلار ڕەنگە موازنەی نیوەی وڵاتانی عەرەبی بی تۆ لەو دیڕووباری نیلەوە بگرە لە دەریای سوورەوە هەتا دەگەی مۆریتانیا ڕەنگە بەو هەشتنە وڵاتی 20 میلیارد دلاریان نەبی کەچی ئەو وڵاتە نەسوپای دیارە نەچەکی دیارە هیچ هەمووی گەندەڵیە بنمونە ئەو ساڵی ئێمە لەوێ بووین جیهازێکیان کڕی لە بۆ تەفتیشی سەیارەی کە TNT تێدایان ناو ئەوها بە دەستدەگری دەسوڕێ ئەو جیهازە کە کڕا دوای ماوەیە کۆمەڵک پەرلەمانتار ئیمزایان کۆ کردەوە کە ئەو جیهازە تەزویرە ئەو جیهازە ئەسڵەن هی تەفتیشی تەقینەوە نییە تەقی کرا لزنە تەشکیل کرا دیترا ئەو جیهازە هی یاری گۆڵفە ئەوەی بە گۆپاری لە تۆپەکەی دەدەن جاریوا بە خێران لێ دەدا تۆپەکە دەکەوتە ناو داروبار و ون دەبی بەو جیهازەی دەدۆزرێتەوە ئەو جیهازە بە $10 هەر جیهازی بە 140 وەرەقەی کڕابوو عقدەکە ینی وەسڵەکە 140 وەرەقە بە $10 بخۆی یعنی تۆ بزانە چینە لەوانەیە 20,000 جیهازیان کڕیبی وە نییە احتیمالە 20 کرابی و 50,000شیان نووسیبی یعنی بزانێت سپارێکی بێشمار سرف کرا ئەوە بوو کە دیتر دوای سوپایەکە کە شەڕی نەکردانی ناکرێ برین ئەو سوپایە هەمووی خەتای ئەو سوپایە بوو شەڕی پێ نەکرانە بەڵام دلیل هەیە مستەمسەکەیە مالیکی تەوزیهیدایە کەوا بەجێبێلن فەرقەی مووسڵ بەجێبێلە چەکەکانیشتان بەجێبێلن نەکەرەوە لە سەردەمی عەبادی سوپای عێراقینە ڕەمادی بەجێهێشت ینی ئەو جوندیانە ڕایان دەکرد بە پێیان با بە سیارەکەی بینە ینی داعش گەمەک بوو دروست کرا گەمەک بوو دروست کرا هەمووی ئەو منتیقە تێدا بەشدار بوو حاڵەتێک بوو دروست کرا لە بۆ ئاەتێکدانی ئەو ناوچەیە لە بۆ وێرانکردنی ئەو ناوچەیە لە بۆ گۆڕانکاری لەو ناوچەیە لەبەرەوە سوپای عێراق سوپایەکە لە 1920 کە دروست بۆ سوپایەکی بەهێزە یەک لە سوپاهەرە گەورەکانی ئەو ناوچەیە بووە گەورەترین قیاد مەسەلەن جعفەر عەسکەری دروستی کردی و کورد بوو نوری سەعید دروستی کردە دەڵێن ئەسڵی کوردە هەندێک دەرێن تورکمانە قیاداتی بەکر سەدقی کورد و قیاداتی گەورەی سوپای عێراقی کورد بۆ سوپایەکی بەهێز بوو بەڵام ئێستا کەوتوتە دەستکەسانێک نەئیداری وڵاتیان پێ دەکرێت نەئیداری خەڵکیان پێ دەکرێت نەئیداری جێشیان پێ دەکرێت کاگوسامە ئێمە لە سەردەمێکداین لە عێراق کە لە دوای 2023ەوە هەر کاتێک حکومەت پێکهاتبی خۆ لایەنەکانی نێو عێراق مەبەستم کە عەرەبە بە شیعە و سوننەوە کوردە و پێکهاتەکانی دیکەیە پێویستمان بە ئەمریکا ئێران بۆی لە سەمێزی لە دوای 2023 بەڵێ پێک بین و حکومەت پێک بینین ئێمە وەکو نەزەریە ئەمریکا نەمینێ لە ناوچەکە
یعنی چه حکومتێک پێک دێ ئەسڵەن کە لە کاتێکدا حکومتێک ئێستا پێک هاتووە لەسەر ئەو ئیتیفاقاتە بەردەوامی نابێ ئەگەر ئەمریکا نمێنێ ینی ئەگەرەکەم بەڵێ بە پلەیەک کورد و سونە زەرەر دەکەن دڵنیا بە ئەو ڕۆژەی دوا سەربازی ئەمریکی لە عێراق دەستە دەرەوە شیعەکان هەمویان دەبنەیەک لە بۆ لێدانی کورد و سونە شتێک لە عێراق نامێنێ بە ناوی کورد و سونە نەحکومەتی هەرێم دەمینێ سونە هەرخۆی نەمایانی کۆتایی پێاتەیە کوا سونە تەوازوی نیە چەند کەسێک لە ناو پەرلەمانی شەرمن ناتوانن هیچ بکەن کورد بە دەردی سونە دەبدرێ بە دەردی سونە ئەو حکومەتە نامێنێ بڕێی من عێراقێک دروست دەکرێت دەوڵەتێک كلن تابعي إيران تابعي ولاياتي فقيه تابعي الشيعة حكم العراق دكا استا وضعي كرد سونا لإيران وضعي كرد سونا لسوريا بهمان حالة دادر أو بالنسبة كرد والسنة أو دو بالنسبة لنا الشيعة كان أو زارة دكونا خويان يعني نسرة عراقي اشتشي نسيب خين مودري لعراق دور ربار در وادي زلو فرات داري بلام أجر وضعك قرن كاري بسدابة الربار شي ديش درز دبي العراق بلام أو ربار لخوينا والێرە دانیشتوین دڵنیا بە ڕۆژێک دادێ شەڕی شیعە و شیعەش دەست پێ دەکات ئەوە مایتی ئەو جای ئەمریکا پێ دەکات خۆیان بە یەکدی دەکەن چکوە من لە بەغدا بووم دەزانم چ ململانەیەک لە نێوانیانە دوای ئەوەی تەسفی کورد و سونە دەکەن تاکید بە لایەنێکی شیعەی عێراقی ئەو جای حیزبی داوایە چکوە حیزبی داوە کۆنتڕۆلی عێراقی کردێ ڕەنگە ئەوجە پێدا بێت تەسفەی هەموو شیعەکانیش بکات لە بەتایبەتی سەدری چکوە ئەوان دڵکەچی گەورن لە پێش حیزبی داوە تا ئێستا ینی بەڵام لەو هەڵوێستەی دو سێ ڕۆژێ مقتەدا سەدر بەدەرکرد کاویش فەرقی نیە لەگەوان پشتی لە خۆ پیشاندارەکان کرد و سوە پاڵ ئەوانە و کە خۆشی کوشت تەیارەکەشی کوشت باش دەگەڕێمە خزمەت دکتۆر باست لە دەستوری عێراقت کە زۆر لە عێراقیەکان و ڕەنگە لە هەرێمی کوردستانیش شانازی بەو دەستورەکرای بەڵام ئێمە قسە لەسەر دەستورێک دەکەین لە عێراق کە بنەمای هەموو دەوڵەتێکە خۆ هەر مادەیەکی دەستوری بگری سونە بە زۆرێک تەفسیری دەکات کورد بە زۆرێک لێکدانەوەی بۆ دەکات لایەنی شیعە بە زۆرێک لێدانەوەی بۆ دەکات ئاخری دەبرێتە بەردەم محکەمە ئیتیحادی ئەویش لێکدانەوەیەکی بۆ دەکات ئەوە چ دەستورێکە کە تا ئێستا ئێمە بنەمای سەرەکی دەوڵەت لەو عێراقەدا لەسەری ڕێک نەکەوتی خۆی بەڕاستی مەسلەی دەستور تا ڕادێک ئەو کاتی نووسراوەتەوە چۆن بڵین هیوا ئاواتی زۆربەی مکەوینات و پێکاتەکانی عێراق تا ڕادێک جێبەجێ کردیە بەڵام لە کاتی ئیش پێکردن و کار پێکردنی بەڵێ ئەرزی واقع دوو خەرق کرا یەکەمیان هەیە هەر جێبەجێ نەکرا هەندێک مادە وەکو مادە 140 محکمە ئیتیحادی مەسەڵەن قانونی بۆ دانەندرا ئەوانە هەر جێبەجێ نەکرا هەندێکیان تەویلاتی خراپی بۆ دەکرێت هەر کەسە و بەلای خۆی ڕادەچێشێ ئەو وای لێ هاتێکەوە دەستوری عێراقی زۆرێک لە زۆرەکانی مەقاتێتی پێوە دیار بە تایبەتی بۆ ئاخری ئێستا مەسلەی دیاریکردنی کوتلەی کوبرا یان گەورەترین کوتلە دیاریکردنی سەرۆکوەزیران دیاریکردنی ئیستیقالەدانی سەرۆکوەزیران و مەرحەلەی ئینتیقالی و تەصریفی ئەعمال ئەوانە هەمووی خەرق کراوە نەگەشکا لە بەڕای من زۆربەی خەرق کرایە بەڵام ئەوەی ماوەت ئێستا محکەمەی ئیتیحادیشەوە تا ڕادێک تەجمید کرد یعنی وای لێ هات ئێستا عێراق کار بە جومگە دەستوریەکانی عێراق ناکرێت ئەوەی عێراق بەڕێوەدە بە ئەمری واقع ئەو دەوڵەتە قوڵەیەکەوە هەر کەسە و هێزی سیاسی خۆی هێزی عسکەری و ئەمنی خۆی هێزی ئابووری خۆی وای لێ کردێکەوە عێراق بەڕێوەدە بە ئەوە حزبی داوەیە ئەوە لە هەرێمی کوردستان پارتیەکێتی ینی ئەوەی کەوا ئەوەی خوێندنەوەی بۆ نەکرێت دەستورە ئەوەی حسابی بۆ نەکرێت دەستورە بۆیە ینی دەتوانین بڵین دەستور فەرامۆشش تەواو کرد بە تایبەتی لەو قۆناغی ڕابردوو لە قۆناغەکی هەستیار سەرۆک کۆماری عێراق دکتۆر بەرهەم لەگەڵ ترامپ کۆ دەبێتەوە و دەستدەنێ و دەست کە لە شەقامی شیعەش ڕەنگە ئەوانەی کە ئەو هێزانی کە توندن کاردانەوەی هەبوو بێ ئەوە لەسەر کورد کاریگەری چۆن لە کاتێکدا سەرۆک کۆمار کووردە کە بشتێتەوە بەلایانی خراپە لەسەر کورد خۆی بێگومان بیری توندڕەوی و ینی حرەکات و تەیارات و ئەحزابی سیاسی توندڕە و لەناو شیعە زۆرە لەناو سونەشەیە و لەناو کوردیشەیە یعنی تەنانەت خەڵکی کوردی خۆشمان هەیە لەناو بازاڕە دەڵێ و عەرەبە بەس بۆ سەربڕین باشە یعنی زۆر جێمان لێ بووە بە هەمان شێوە لەناو شیعەکانیش هەنە ئەوەی کەوایە تەیارە توندڕەوەکەیە تەمسیلی هەموو شیعە ناکە بەڕاستی ئەوەی من یەک تێبینیم هەیە لەگەڵ مامۆستا ئوسامی ئەوەی کەوا مەسەڵەن بڵێ ئەوە شیعەکان بەو شێوازە وا لە کورد دەکەن ئەو دەسەڵاتدارە شیعانە سوی ئێستا خەڵکی شیعە خۆی وە ڕاپەریوە لەسەر ئەو دەسەڵاتە شیعانە بڵێ بەو جیایان بکەینەوە خەڵکی شیعە مەسەڵەن کورد خەڵکی ئەوێ من بەخۆم قوتاوی مەلەوێ لە دوای ڕوخانی سەدام حوسێن
کاتێک سەیری مایان دەکردوان زانی ئێمە یعنی ئەمەینەکەوە مافی عەرەبمان خواردی ئەمە لە خەڵکی عەرەبمان کوشتیە کاتی ئەمە بێبەری بین لەو بابەتەی ئەحزابی سیاسی خەڵکی توندڕەوی خۆمان هەبووە ئەو زۆر بۆ چونانەی هەبووە بەڵام بە هەمان شێواز خەڵکی مەش بە تایبەتی نابی وا سیر بکەکەوە شیعە هەموو یەک پاکێجە حزبی سیاسی و دەسەڵاتدارەکان لەگەڵ میلەتەکەی بەڵێ سونە بە هەمان شێواز یعنی خەڵکێکن بەڕاستی من کات خۆی مەقالێش نووسی بە عەرەبی بڵاوم کردەوە زۆر بەوازحی گوتم گەندەڵەکانی ئێمە و ئێوە هیچ جیاوازیان نییە هیچ جیاوازیان نییە بە ڕۆژ قسە بەیەک دەڵێن بە شەویش کێککە تۆزیع دەکەن باشە ئەوەی ئێوە ئەگاری لەسەری ئێمە جەمەدانی لەسەری ینی هیچ جیاوازیان نییە لەو بارودۆخی ئێستادا یعنی دەکرێت بڵێن استراتیجێتی ئەمریکا لە ناوچەکە بە تایبەتی لە عێراق گۆڕاوە بەوەی کە لەگەڵ سربەخۆبوون بی بۆ هەرێمی سونە لەگەڵ سربەخۆیی بۆ کورد شتی وا هەیە من لەو باوەدانیمە ئەمریکا لەگەڵ سربەخۆی و پارتپاسکردنی عێراقدا بچکە و بابەتێکی بەکاری نەخێر بابەتێکی یاسای نێودەوڵەتی یەکەم علاقەی بە ئومم متحیدە و مەجلس ئەمندا هەیە علاقەی بە چواردەورەکەی خۆماندا هەیە لەوانەیە ئەگەر هەرێمی کوردستان یەک پارچە بایە هەر چوار پارچەی کوردستان سەر بە تورکیا بە لەوانەیە ئاسانتر بوو سەر بەخۆی سەر بە ئێران بە تەنها سەر بە عێراق بە تەنها ئاسانتر بەڵام لەبەرەوەی چوار پارچەیە چوار دەوڵەتی زلهێزە منتیقەکە تووشی ئالۆزیەکی قەیرانی گەورە دەبێت ئەوە زۆر ئەستەمە لە ڕووی هەم یاسای نێودەوڵەتی هەم لە ڕووی سیاسیەوە ئەو ڕیفراندۆمەش کرا یعنی یەک لە هەڵا گەورەکان بووکەوە کرا لەبەرەوەی نە کاتی هاتبوو نە سیاست نێودەوڵەتیش قبوڵی دەکرد نە ئەمریکاش قبوڵی دەکرد ئەوەی ئێستا دەگوترێ تەنها بەڕێی من ئەوە لەوانە هیوا ئاواتی هەندێک خەڵکی سونە و هەندێک ئەحزابی سیاسی سونی و شیعە ئەوانە بن دوورە لە یاسای نێودەوڵەتی لە سیاسەتی نێودەوڵەتی لە سیاسەتی ئیقلیمی ئەوەی کەوا ترامپ دەیکا بەڕاستی من تا ڕادەیەک بڵێن قەراری ئەمریکی کەمێک جوداترە لە قەراری ترامپ یان بە خۆتان ئاگدارن ڕۆژانە چەندین تویت دەکات ترامپ لە ماوەی هەفتەیەکدا چەندین تویتی متەناقض و دژیە قسە دەکات ئەو ئینسیحابی قواتی ئەمریکی کاتێک ئەو نامەیە هاتبوو لە وازان لە شەوی شەر لەسەر هەفتی یەک بوو وابزانم یعنی ئەم نوا هەست دەکەم ئەوە بۆ چوونی ترامپ بووە ئەوە لەلایەکیش جەستی نەبزی سیاسیەکانی عێراقی بووە گەر ئێمە بچینە دەرەوە دەتوانین بچینە دەرێ یعنی وەک قەناعەتی خۆم ترامپ زۆر پێی ئاسایی لە عێراق دەربسی بەڵام پاش ئەوە چی لە عێراق دەکات یعنی وەکو کوتلەیەکی سیاسی بەشەری چۆن سەیری ئێران دەکات ئەوها بە هەمان شێوە سەیری عێراق دەکات وەکو کلچی ئێران لە قەڵەمیدا و هەمان چۆن ئابوور و ئابلوقی ئابووری و بە هەموو شێوێ جیاتی ئێران دەکات بە هەمان شێوە جیاتی عێراق دەکات بەڵێ خۆشی وای یعنی کەواتە تا ڕادەیەک من ئەوەندەی قەناعەتی خۆم بی ئەو قەرارێکەوە مانەوەی قواتی ئەمریکی زیاتر سیاسەتە گشتیەکەی پنتاگۆن وەزارەتی خارجی و کورد لە ئێستادا ئەمریکا لەسەر زاری بۆن منە سەرۆکی هەرێمیش لە داڤۆس باز لەوە دەکات کە ئەوان لەگەڵ مانەوەی هێزەکانی ئەمریکان لە عێراق و لە هەرێمی کوردستانیش ئەو قسەیە مەسەلەن لە بۆ بەرژەوەندی کورد چەندە گرینگە و چەندە بەرامبەر ئەمریکان نیەت پاچی یان ئەو بڕیارە گرینگە لە بۆوان خۆی ئەوە بڕێ من نەک بۆ بەرژەوەندی کورد بۆ بەرژەوەندی خەڵکی عێراق و شیعەکانیش تەنانەت ئەو شیعانێکەوە بڕیاری دەرکردنی جێشی ئەمریکیان کرد و سوپای ئەمریکی بۆوانیش باشە لەبەرەوەی مانەوەی ئەمریکا چەندین ینی دەرکردنی جێشی ئەمریکی لە عێراق چەندین سلبیاتی دەگرێتە خۆی ئەوە لە ڕووی ئابووریەوە چەندین ئابووری ناز باسییان کردووە لە ڕووی عسکەری و سەربازیەوە لە ڕووی ئەمنیەوە هاتنەوەی داعشە تەنانەت خودی سیاسەتی ئەمریکیش ئەوە قبول ناکەکەوە وەکو مامۆستا باسی کرد گوتی ئەمریکا قاعدە و بنکەی سەربازی لە کوێن دەردانابی نەڕۆشتە ئەو قسەیە زۆر ڕاستە بە تایبەتی ئەو شوێنانی کەوا زۆرێک لە زۆرەکان بە داگیرکردن یان بە میلانێت چووە مەسەن لە فیلیپین کاتێک سراعی هەبووە لەگەڵی پاژەوەی نیزامەکەی صاف کردە لەگەڵ قاعدەکەی مایتەوە لە یابان لە ئەڵمانیا ئەوانە هەموویمانە بۆیە ئەمریکا سیاسەتە گشتیەکەی منوا دەبینم کەوا بە هیچ شوێک عێراق بەجێ ناهێڵی لەبەرەوەی بێجگە لەو بابەتانێکەوە باسی کردن مامۆستا سیاسەتی ئەمریکی بەرامبەر شەرق الئەوسەد یەکەم خاڵ ئەمنی قەومی ئیسرائیلە دەبی ئەمنیەتی ئیسرائیل پارێزرێ ئەوە یەک دوو بەڕاستی ئەمریکا واز دەکەم ئەوەندەی بخوێنەوە ئەمریکا چاوی لە نەوتی عێراق نییە بەڵام گرنگە لە ڕووی ئەمنی و نەوتی عێراق دابی بکە
یعنی چاوی لەوە نییە بنەوتی عێراق بدزی بەڵام پێی گرنگە نەوتی عێراق نەکەوتە دەستی خەڵکی غێری خۆی ئەوە گرنگە یعنی هەر دەیکڕی دەڵێ مەسەن بۆ نمونە بە $6 دەیدەی خەڵکی ئەمش بە $6 لێت دەکڕم ئەو نییە بڵێ بیدزی بەڵام گرنگەوە بۆ من بی نەستە لای دژمنەکە ئەو قسانەی بابەتی پاراستنی ئەمنیەتی ئیسرائیل لە کاتێکدا ئەمڕۆ ڕێکەوتنی سەدەی لەگەڵ ئیسرائیل واژۆکن ئەمریکا بەوەی کە بە نمونە پایتەختی ئیسرائیل قودس بێ و چەندین مەسەن بابەتی دیکەی تێدایە باش کاک ئوسامە بێمە خزمەتت کورد لەو نێوەندەدا لە بارودۆخێکدایە پشتگیری مانەوەی هێزەکانی ئەمریکا دەکات لە عێراق لە کاتێکدا سنوورێکی فراوانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە بێگومان ئەوانش فشاری خۆیان لەسەر سەرکردایەتی کورد دەکەن لەو نێوەندەدا سەرکردایەتی کورد من مەبەستم سەرکردایەتی ئەوانەی کە بڕیار بەدەستن و ئەوانەشی بەرپرسی یەکەمی حیزبەکان کە ئێستا کۆبوونەوەی دەوری و ناوە هەیە چ بڕیارێک بدان ینی خوێندنەوەی چۆن بە واقعەکە بکەن خۆی جارێ ینی ئێران فشار ناخاتە سەر کورد لە بەرچ دەنگتان نەدا لە بۆ دەرکردنی هێز ئەمریکیەکان چکوە ئێران پیاوی گەورە و سیاسەتمەداری گەوری تێدا خوێندنەوەی واقعیانەیە وڵاتە دەکەن دەزانین چۆنی دارێ وڵاتە بکەن ئەسڵەن ئێران وا خەریکە قاسم سولەیمانی لەبیر دەکات ژێربژێری خەریکە دانوستان لەگەڵ ئەمریکا دەکات بۆی بگاتە ئەنجامێک لەوەی زیاتر کوڕی بەسەری دەبی چونکە ئێران باش دەزانی ناتوانانی بەرەنگاری ئەمریکا بیتەوە لە سەردەمی ئەحمەدی نەژاد کە سەرۆکی ئێران بوو لە سەردانشی لە بۆ ئیمارات بەو شیخانە ئیماراتی گوت بووی ئەمە دەزانین شەڕی ئەمریکامان پێ ناکرێ و ئەو وڵاتەنین بتوانین بەرامبەر ئەمریکا بۆستین بەڵام ئێمە شەقامی خۆمان دەجولێنین ینی تۆ ببینە شەقام وایە بەڵێ ینی ئەوە وایە جا کورد کە دەرێ دەبی هێزە ئەمریکیەکان بمێنەوە لەگەڵەوە نین بڕوە خۆی باش دەزانی هێزە ئەمریکیەکان هەر نابی بڕوە و هەر ناڕوە بەو بڕیارش دەرناچی و ئەگەر هاتوو کورد بەرامبەر بە ئەمریکا ڕاوەستاوە چۆ بۆ نمونە بچوو بە پارشیعەکان لە پەرلەمان و دەبێ بچنە دەرەوە لە دەرەنجامی کردنی فیدرالەتیان لێکردی ڕەنگە لەوە خراپتریان لێکردن حالەتەشی زۆر تەبێ ئەمریکا تاکەس لە خۆیان دەڵێنەوە کیسنجەر دەرێ دەرێمە لەگەر بەرژەوەندی داینانی لە سیاسەت ئەخلاق نییە ئەوڕۆ لەگەرتم سبەنی لەگەرت نیمە بەرژەوەندەکانی خۆی دەبینی چۆنەوە لەبەرەوە کورد شتەشی عەقلانەی کرد هەموو کورتلەکان کە هاتنە دەرەوە و بەشداریان نەکرد لە دەنگدان لە دەرکردنی ئەمریکیەکان 2011 سەدرریەکان پرۆژەیان هینا لە بۆ دەرکردنی هێز ئەمریکیەکان هینیانە پەرلەمانی پرۆژە یاسایەک بوو خینگیانەوە دەبی ئەمریکیەکان ئەم بست نەدرێت سونەکان زۆر متحەمیز بوون لە بۆ بڕیارەی زۆر گەرم و گوڕ بوون دەبی نەمینێن و ئەمریکان و ئیستعمار و نازام قومیەت بەرین من برادرم زۆر بوو لەگەران چکە ئەوان هەر لە پاڵەمەدا دەنیشتن چوومە تەنیشتیان کۆرە گوتم کاکە ئەوە داوەکە لە بۆنگۆ بە قورئان ئەمریکیەکان بڕۆن شیعە وەکو گورگتێتان بەرەبن هەمووتان دەخۆن ئێستا ئەمریکیەکان یعنی ئەنگۆ تێدەگەن ئەگەر ئەمریکیەکان بچنە دەرێ شەوێ دوو قایدی سونی عسکەری قلاب دەکات شیعی لە ناو دەبات عێراق چۆتە هەناوی ئێران کە باسی عێراق دەکات لە هەواڵە ناوخۆیەکان باس دەکات ئەخباری محەلی باسی عێراق دەکات ئەتوو بەتەمای ئینقلاب بکەی و دەسەڵات بکەوت پیاوی باش بن کوورە دەنگ مەدەن تووشی کێشە دەبن دوای خوا ڕەحمی کرد گرفتێک دروست بوو دکتۆر فواد معسووم لە پێش شەمەندانیش بوو یادی بخێت ئاوڕی داوە گوتی یەکەکتان تەبەن وەرەقەکان نەهینا پرۆژەکان بماندنی هەرقیندیان بە شەفەیی بوو گوتی یەکەکتان برێن ئەمە دەمانەوێ ئەو پرۆژەمان بدەنێ بخینین و بزانین چی تێدایە گوتی بەشک و وەزعەکە تاخیر دەبی وەڵام من دەستم برن کرد نقطە نظام سامان نوزێفی یادی بەخێر گوتی فەرموو گوتم دەمەوێت ئەوە تەوزیع بکرێ ئەمە نەماندیتە لە وەڕێکو دەنگ بدەین ئێوە نییە وەڵا گوتی تەوا گوتی بڕۆن کۆپی بکەن تابە تا 320 نسخە کۆپی دەکرێت زۆری وەختەکە جەلسەتێک چوو تاو دوای هەر نەما ئەو مەوزوع کۆتایی پێهات یعنی نەما ئەو مەوزوع مەسەلەی دەرکردنی ئەمریکیەکان کۆتایی بەڵام ئەمن ئەو کاتی بەزەین بە سونەی داهاتەوە ئەوەندە بێعەقڵ بوون ئێستا گەیشتونە ئەو قەناعەتە بزانە ئێستا ئەوان وە هاوار دەکەن بابە مەڕون بە ئەمریکیەکان دەرێن مەڕون تاکید بەوەکو دکتۆریش گوتی لایەنێکی گەورەی شیعی عێراق شەقامی شیعی هیچی لەگەڕەوە نیە ئەمریکیەکان بڕۆن قەناعەت هەیە بێگەر ئەمریکیەکان بڕۆن زەرمەندی یەکەم بە دەرەجێک ئەو شەقامەی کە ئێستا خەرکاتۆتە سەرجادە کە داوای گۆڕانکاری دەکانی بەس داوا دەکە بژی بێ یەکەم جار ئەوان تەفروتونا دەکەن ئەگەر ترسی ئەمریکانە بێ خۆ زۆر جار ویستویانە لێیاندانێ و جیماکە لێ بەڵام هەر سەری نەگرتیە لەبەرەوە ئەو بڕیارەی کورد زۆر باش بوو شتێکی چاک بوو کە دەنجیان نەدا ئەمن وان پێ باشە سەرکردایەتی کورد هێمنانە تەعامل لەگەڵ ئەو وەزای بکە نەچیتە ژێرباری هەر خۆی هێمن بۆتەوە عێراق یان ئێستا شیعەکانی سارد بوونەتەوە ئەو گەرم و گوڕی جاران نەمایە خۆ پیشاندان و بڕۆن ئەمریکیەکان بڕۆندەوە کۆتایی پێ ئێستا شتی دیهاتۆتە پێش باز لە دانانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکرێوە لەو سێ چوار ڕۆژە باز لەوەی دەکرێتەوە چۆن هەڵبژاردن بکرێت شت بکرێ ینی ئەو مەوزوعە گەرمانی کە کەتوپڕ دێن
کتوپڕیش تەواو دەبن باش هەمووی هێور بۆتەوە ینی کاکتۆر من هەمان پرسیارم هەیە بۆ نمونە ئەوەی باسم کرد کە زۆر جار سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان دانیشتنی خۆی هەیە لەسەر بابەتی گرنگ بە تایبەتی لەو گرفتانەی دوادوایە لە عێراق پەیدا بوو ئێستا لەسەر بابەتێکی ئەوەندە دەیەنێ کە کۆ بێتەوە و قرار بدا بە تایبەتی زۆر جار ئەوە باز دەکەین کە ئێمە لەگەڵ لایانی بەرامبەر ئێستا کە بۆ نمونە ئەمریکیە بەبێ مستەمسەک بەبێ پرۆتۆکۆل بەبێ نووسراو ڕێکەوتن دەکەین و لە بەرژەوەندی ئەوان بڕیار دەین بەڵام دواتر کە بارودۆخەکە ئاسایی بووە کورد هیچی وای دەست ناکەوێت کە پاڵپشتێکی ها گەورەی بۆ منە ئەمریکا دەکات خۆی ئەو هەڵوێستەی کوت لە پەرلەمانەکانی عێراق هەروە حکوومەتی هەرێم کوردستان لە زۆر ڕوە حکوومەتی هەرێم کوردستان تێبینیمان لەسەری هەیە بەڵام لە خاڵدا بەڕاستی هەڵوێستێکی باش بوو حەکیمانە بوو تانی تاڕادێک تەوازنێک ڕابگری ئەوە خاڵەشی ئیجابی بوو بەڵام گرنگەوەیە ئەو بەڕاستی هەموو کوت لە کوردستانەکان لە بڕیارەکە بەشدار بن تەنانەت میلەتیش تاڕادەیەکی باش ڕۆلی هەبی و دەوری هەبی لە پێشنیار لە پرۆژە لەو خاڵانێکەوە گرنگە باز بکرێ ڕاوپرس و ئیسیفتا و ڕاپرسی پێ بکرێ ئەوە خاڵەشی گرنگە ئەوەی تر مەسلەی ئەو کۆبنەوانەیەکەوە دەکرێت ینی گرنگە ئەو کۆبنەوانە بەردەوام بی بۆی زیاتر بە تایبەتی لە حاڵەتە چێمە حەریز داینە زۆر بێ کاتەکان لە حەریزدا وەڵام ئەو کاتە ئێستا تێدا تێپەڕ دەبین زیاتر حەرزتر و مۆخفەکە ناخۆشترە و ینی لەوانەیە هەر بڕیارەشی ناسیاسیانە بدرێ لەوانەیە لێکەوتەکانی زۆر خراپبی لەسەر خەڵکی کوردستان زۆر جار باسی پاڵەپەستوی لایانی ئێرانی دەکرێت بە تایبەتیش کە ئێمە بڵێن و نەڵێن ئەوە واقع لە هەرێمی کوردستان بۆ نمونە دوو زۆن هەیە لە زۆر جار لە بڕیارەکان دەبینە دوو بەش بۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا ڕەنگە لەگەڵ بڕیارێک بێ پارتی لەو بەرە لەگەڵ بڕیارێکی دیکە بێ ئەو بڕیارەی مانەوەی هێزەکانی ئەمریکا و دەرچوون بۆ نمونە ئێستا بەیەک بڕیار دەڕوا مەترسی ئەوەی نە دواتر پەشیمان بوونەوە یاخود لەگەڵ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی نوێ شێوازێک بێتە ئارەوە کە کورد بە قازانز لێنێتە دەرەوە خۆی من یەک ڕاستی بدەم ئەگەر کوردیش بڕیاری بدا بە بڵێ هێزەکانی ئەمریکا دەربچی لە عێراق جێبەجێ نەدەکرا یعنی ئەگەر بە هەمویانەوە بە هەموو حزبە سیاسیەکان تەنانەت خەڵکو و جەماوەریش لەگەڵەوە دابایەکەوە ئەمریکا دەربچی ئەو دەرنەدەچوو ینی بڕیارەکە زیاتر ئەمریکیە بە ئاشکراش گوتیان ئێمە دەرناچین بەڵام دێن مفاوەزە لەسەر بوونمان دەکەین لە عێراق چۆنێت تەوازۆکانمان چۆن بیت یعنی ئەو بە ئاشکرا باسییان کردیە عێراقش ئێستا بەوە ڕازیە ینی ئەروکمەوە ساش باس کرد ئێستا عێراق بەوە ڕازیە ینی کێشەی چوونەدەری ئەمریکا دەتوانێت بڕکوتاوی هادیانی مۆزوع ئێستا گەرما و گەرمی ساحەنیە بەڵێ زۆر ڕاستە باشە لە ڕووی ئابوووریەوە لە دوای 2023ەوە ئەمریکا هەر فشارێکی بوون منە ئێستا لە قۆناغی نوێ کە قۆناغی دۆناڵد ترامپە فشارەکانی لە ڕووی سەربازیەوە گۆڕێ بۆ فشاری ئابووری ئەوەی ئێران ئەوەی تورکیا دەبیندرێ ئەوەی وڵاتانی دیکە دەبیندرێ بەڵام لە عێراق تا ئێستا نەیویستە بۆ نمونە دراوی ئەمریکی لەگەڵ دراوی عێراقی ناتەوازن هەبێت لە 120,000 هەو وەستاوە ئەگەر بێت تەنها بڕیارێکی ئەوها کاریگەری لەسەر ئەمریکا بێت لە ڕووی ئابریەوە ئێمە وەکو هەرێمی کوردستان و عێراق چۆن ینی زەرمەندێ خۆی ئاگەر لێبوو ینی کە دەنگی ئەوەی پێیا بۆ ئەمریکیەکان بڕۆنەوەوانە بازارش جۆرێک لە تێکچوونی پێوە دیار بوو دۆلار هەستا هەتا 123 و ئەوانە ڕۆی تۆزێک بەسەر کەوتوانە بەڵام دوایی وردە کە دیتیان شتەکەوانی هێور بوو شەڕی ئەمریکا ینی هەر لە سەردەمی ترامپ نیە شەڕی ئابووری دەکات لە هەموو سەردەمەکان هەروە بووە اتحادی سۆڤێتی بە زەبری ئابووری ڕوخان بە مەسەلەی ئابووری اتحاد سۆڤێتی ڕووخا و لە ناوچوو بۆ بە ڕووسیانی ئەمریکا کێشەی ئەمریکا لەوەی وڵاتەکە هەموو شتی هەیە خۆی نەوتی هەیە کشت و کاڵی هەیە ینی سامانی مرۆیی هەیە حەچی بڵێ هەیتی ئەمجا پەلوپۆشی هاویشتە لە بۆ هەموو وڵاتانی دنیا کۆنتڕۆلی هەموو وڵاتانی دنیا کرد سین واگیری خواردیە لەبەری مەسەلەن دنیا گیری خواردی عێراق کە وڵاتەکە نەدەوڵەتی هەیە و نەحکومەتی هەیە و نەهیز هیچی نەیانی چۆن دەتوانی بەرامبەر بە فشاری ئەمریکا خۆی بگری بەرگە بگری لەبەر ئەوە ئەگەر بگەیشت بە ئەو حاڵەتەی و ئەمریکا بڕیارێک وێ بدەبە بە تاکید وەزعی عێراق خۆی زۆر تێک دەچوو کە ئێستا عێراق زیاتر لە 140 میلیارد دلار قەردارە یعنی من هەموو جارێ دەرێم گەورەترین هەڵە کە ئەمریکا کردی بەرامبەر بە گەلانی عێراق کە هاتن عێراقیان گرت و خەڵکی عێراق هەمووی پێشوازی لێکردن لە بەسڕە هەتا حاجی ومەران هەمووی چەپرەی لێدا و عەلەمی برندەکە گەورەترین هەڵە کردی کۆمەڵک حیزبی دیکتاتۆری فاشلی نەزانی نامەدەنی هینا ئەو وڵاتی تەسلیم کردن کە ئەو وڵاتیان وێران کرد ئەتوو دەکرێ بڵێ ئەو تەسلیمی نەکرد لە ڕووی دەستوری چکە خەڵک چوو دەنجی داوانە و خەڵک ئەوانەی هینا سەردەسەڵات بەڵام خۆ دەیتوانی فشاریان بخاتە سەرکەوە
تۆزێک ئاگایان لە خەڵک بی یعنی ئێستا ناتوانانی فشار بخاتە بۆ نمونە سەر حکوومەت هێرم برێ با بگو ئەو نەتی دەفرۆشن و پارێکی لێدێ ناتوانانی چۆن ناتوانانی بڵێ و خەڵکەتان لە برسان کوشت 2020 خەڵک کارەبایی نییە مەسەلەت خەڵک ئاوی نییە دەتوانی بەڵام نایکە ئەمریکا ئەوەی خراپە کە تەنها ئەو هەنگاوانە دەنی کە لە بەرژەوەندی خۆیتی فەرمو ئێستا گەلانی عێراق وا بەخەبەر هاتن دەبینن دوای 15 ساڵ 18 ساڵ عێراق هەربەرە وێرانی دەڕوە هەمووی هاتوتە سەر شەقام و هاواری لێ هەستایە کە هیچی ئەمریکیەکان هیچیان نەکرد بەرامبەر بەو کوتانە ئێستا گەلانی عێراقی خۆیان دایانەوێ ئەوانە لادەن و قەنەعەتم وا حیزبانە کۆتاییان پێ هاتیە بە تایبەتی ئەوانەی عێراقیان خۆ شەقام ئەوانەی ناوێت هەڵبژاردنیش بکرێ لە عێراق 6 مانگی دی ساڵە چی ئەو حیزبانە دەستنەوە عینەن خەڵک دێتەوە سەر شەقام چونکە ئەوانە ئێستا ئەو حیزبانە لە ناو خەزرە شەڕیمانەوە دەکەن شەڕیمانەوە دەکەن ئەوان بەچە خۆیان ڕاگرتێ بەوەی سەتاسەر لە دژی ئەمریکا ڕاناوەستن بڕیارەچیاندا لە پەرلەمانی و تەسیرە وای نیە ویچ و ئەوەی نییە لەبەر ئەوە خەتەری وان خەتەری ئەوەیە کە ئەمریکا بەرەنگاریان ببیتەوە کە ئەمریکا دژیان ڕاوەستی ئەو کاتە ئەوانە بە تەواوی وێران لە بنگەلانی عێراق یعنی لەوەی زیاتر چی لێبێ ینی ئەمریکا چی لێ بکە ئابڵۆقەی باوێتە سەری خەرگاوی نییە کارەبای نییە ژیانی نییە مەکتەبی نییە هیچی نییە لە دوای لە هەڵبژاردنەکانەوە کە لە 2005 و بابەتی هەڵبژاردن لە عێراق گەرم و گوڕە و تایبەتیش کە بۆ نمێ لە ناوچەکە تاکە کۆمیسیۆنی هەڵبژاردن سەر بە حکوومەت نیە کۆمیسیۆنێکی سەر بەخۆیە بەڵام بەڵام هەمان دەموچاوی هەڵبژاردن دێتەوە ئاراوە تەزویر کاکەخۆ یعنی هیچ کەسێک ناتوانانی ئینکاری ئەوەی بکە حتا حیزبەکان خۆیان کە تەزویرێکی یەجگار بێشومار دەکرێت چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان ئابوو غرێب هەر انتخاباتی لێ نەکرا غەرقی ناو ئاو بوو مالیشی لێوێ 1970 نابوو کە 101 شیعشی تێدا نیە خۆوازەحاوە مالیکی خۆی شخصێک بوو بەتەنی 825,000 دەنجێنە لەو هەڵبژاردنەی دوایی چکۆ مەجالی زۆر تەزویری نەبوو خۆی لایەنی دی هاتبوونە پێش 25,000 دەنجینە 25,000 دەن ئێستا هەموو کورتلەکەی وازان 20 کورسیە لە کاتێکی وەختێک لە ئەوەی پێشی وازان 90 کورسی لە 90 تێپەڕان گەیشتە 100 قسووری بەتەنی 820 ینی لایەکی ئەو پەرلەمانتارانەی لەگە خۆ بردە ئەوەی ینی گەورەترین ئافەتی وڵاتی ئێمە لە بۆ نەچەسپاندنی دیموکراسیت تەزویرە ینی تەزویرێکی ئەوەندە بێشومار دەکرێت هیچ حیزبك ینی ئەوەی حەجمی خۆی نازانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەڵێ سەربەخۆ نییە من لەوێ بووم داوا دەکەن خەڵک تەقدیم بکە ئەو لایەکی ئەو من لە لیژنەی مافی مرۆڤ بووم لە لیژنەی فۆرم پڕ دەکراوە لایەکی ئەو وڵاتیات برادری خۆم داات فۆرمی پڕ دەکردەوە کوورە گوتم بابە خۆت مادی مەکات و لاولێر لواتێرە خۆت مادی کردێ بە خودای لە ئاخیری دوو نەفەر سێ نەفەر دادەنجێ هەسەر بێشێتی و پارتی خۆت هیلاگم مەکە جنوب هەروە حزبی داوە حسای ئەوەندە سەدری ئەوەندە بەدری ئەوەندە یەکێتی ئەوەندە پارتی ئەوەندە نازم بۆ دوازم گۆڕان قلەشی بۆ بکەدوانە بۆ لە جێ اتفاقات سیاسی بۆ ینی لە نزێت لەبەر ئەوە کێشەکە لەوەدایە تەزویر ئەوەندە زۆرە نە کۆمیسیۆن سەر بەخۆی نە مەجلس قەزا سەر بەخۆی نە مەحکەمەی فیدرالی سەر بەخۆی هیچ ئەو وڵاتە هیچی سەر بەخۆ نییە ئەو حیزبانە ئەوەی هێزی هەیە ئەوەی پارەی هەیە کۆنتترۆلی ئەو وڵاتی کردی کاکتۆر لە وڵاتێکی ئەگە دەستەواژەکەم دروست بێ وا بێ سەروبەر بۆ نمونە خۆی پەرلەمان کە بەرزترین داوامەزراوە یاساییە بڕیارەکانی بەو شێوازە دەڕوەکە ئەگەر دروست بێ شاید لە عیان ماوەسە وسامەیە کە لە نێو بڕیارەکانی بۆ نمونە پەرلەمانی عێراقیشدا هەبووە باشە کورد بۆچی ئەزمموی وەرنەگرتووە لە ڕووی حکومڕانیەوە کە زۆر جار لە هەڵبژاردن دوای هەڵبژاردن لە حکومت دوای حکومت بۆ نمونە باسی چاکسازی باسی حکومەتی ڕەشید دەکرێت بەڵام خۆ هەمان ئەزمموی عێراق کە لێرەش دووبارە دەبێتەوە بۆ نمونە من مەبەستمە لە بڕیارێکی ئەوە کە دژی هێزەکانی ئەمریکان ئێمە بۆچی ئەزمون وەرناگرین کە خزمەتی هاوڵاتی خۆت بکە بۆ ئەوەی خەڵک بەو شێوازە کە لە ناوەڕاست و لە خواری عێراق دژی حکومەتەوە حەقیشیتی بەو شێوازە لێرە نەبێت حکومەتی هەرێم ئەزمون وەردەگری بەڵام زیاتر ئەزمون وەرگرتن لە زیاتر گەندەڵی بە یاساییکردن بەڵێ بە یاساییکردن بە زیاتر تۆکمەکردنی بە زیاتر دەستکەوتی زیاتر و کەمترین لە ئیعلام باز بکرێت یعنی ئەگەر نا بەڕاستی ئەوەی ئێستا لە عێراق هەیە لە هەرێمی کوردستان لە حەفتەی شوبات و لە پار ئەگەر بە بیرتان بێ لە 2010 دیسان خۆپشاندان بوو ئەمریکا بە یەک گوشەش تەئیدی و خۆپشاندەرانی نەکردیان کەسی ئێستا لە عێراق و چواردە دەوڵەتی لەگەر خۆی بەگەر خۆی دادایە و تەئیدی ئەو خۆپشاندان و تهدیدی عێراق دەکەن تهدید دەسەڵاتدارانی عێراق کەسی هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق بۆ لێرە لە هەرێمی کوردستان خۆپشاندان دەکرێت بە هیچ شوێک باس ناکەی یان تەئیدی ناکەی بۆ لە عێراق چکە لە بەرەوەی دژی ئێرانە
ئەوان ڕەبتە لەگەران بەڵام ئەوانی خۆمان دەسەڵاتدارانی خۆمان بە شێوازێک لە شێوازەکان ڕەبتێکیان کردێ لەگە ئەمریکا و بەلای کەمی دژایەتی مەساڵحی بەرژەوەندەکانی ئەمریکا ناکەن یعنی ئەو خاڵش گرنگە ئەوەی تر هەرێمی کوردستان ینی ئەوەی کەوا بخۆمە لە ناو هەرێمی کوردستان دەژین گەندەڵەکانی هەرێمی کوردستان زۆر مبەرمەستر و بە سیستەمە زۆر ڕێکپێکترە دەستکەوتیشی زۆر گەورەترە لەبەرەوەی لە هەرێمی کوردستان بە مەرکەزی گەندەڵی هەیە بەڵام لێ بە فەوزایە و هەر کەسەوە بەلا مەرکەزیە هەر حزب بە جودایە بەڵام لێرە بەدەسەڵاتەوە بە شێوەی مەرکەزی لە پەرلەمانەوە لە حکوومەتەوە تەنان خەڵکی خوارەوە ناتوانین گەندەڵی بکە هەتا لەوانەیە خوار مدیر عام نەتوانی گەندەڵی ئەنجامدا ئەوەی دەکرێتیش هەمووی لەسەرەوە بە شێوەی مەرکەزی حزبەکانی دەسەڵات پێ ئەنجام بدەن جیاوازەکەی ئەوەیەکەوە لە عێراق خەڵک خۆپیشاندەران زۆرێک لە زۆرەکان پشت و پەنایەکی نێودەوڵەتی هەیە مەرجعیەتێکی هەیە کەوا پشتگیری دەکا هەروەها تاڕادێک تەواو جونگەکانی دەسەڵاتی عێراق هەموو لەدەست حزبەکان نییە بەو شێوازێ هەندێک حزب هەیە تاڕادێک ئەوە مەسەلەی عەبادی لێیان بووتەوە ئەوە تیاری حکومێت تاڕادێک معتەدیلترە علاویە تاڕادەیەک معتەدیلە ینی هەموو پێکەوە متفق نەبوونە گەندەڵ بوون هەموو جونگەکانی دەسەڵاتیان لەدەست بێ لە ئەمن و مخابەرات و سەربازی و میلیشیا تەنان میلیشیاکانیش هەمیان بەو شێوازە گەندەڵ نینە بەڵام لە هەرێمی کوردستان هەمووی مرکزیە بۆیە جیاوازەکەی ئەوەیەکەوە خۆپیشاندانەکانی ئێوە تا ڕادەیەک بەرهەمدارترە لە خۆپیشاندانەکانی ئێرە باشە من کاتم کەماوە ماوەسە وسامە وەکو ئەزمموی خۆت و کە لە عێراق بوو ئێستا لە عێراقیشی وا دەکە نازانین ینی باسی شوێن دەری بکەی لە چێ ڕادستی پێ بکەی سەرنجامی ئەو وڵاتە بەکوێ دەکە کە گەلی عێراق ینی هەتا ئێستاش خۆزگە بە دیکتاتۆرێک بخوازێ کە لە ژێردەستیدا دەچەوساوە وڵا ئەوە دەبینێتەوە بەڕێی من ینی سەر و کۆمار دەبی هەنگاوەک بنێ چیدی مماتەڵە نەکا لە وەزای دکتۆر بەرهەم ماوەکە ینی درێژدا لەڕی بە حاڵەتەکەی دەدا مماتەڵی تێدا دەکە کە تۆپەکە کەوتوتە ساحەیە و کاکە چەند ناوەچانی یا سەر و شێنجی مەزرن بینێت تەقدیم کە تەقدیم بە پەرلەمانی بانج کە بایشەکە بوو بڕێتەوە بەڵام کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرێدانە مەرجی ئەوەی لە سەدانەی یەکسەر ئەو کابرایە کە لە یەکەم دانیشتن بەڵێ دەبی هەڵبژاردننی پێشوەختە بکری مەسە مانجی 6 مانجی 7 یەکسەر هەڵبژاردن بڵێ ئەگەر ئەو دووە نەکرێت بە زووترین کات بە تایبەتی مەسەلەی هەڵبژاردن قەناعەتم وایە ئەگەر هەڵبژاردن ئیعلام بکرێ و کاتەکەی دیاری بکرێت شەقام تا ڕادەکی زۆر هێور دەبیتەوە بەڵام ئەو هێوریە بەوە بەردەوام دەبی ئەگەر هاتوو ئەو کوردلانە دەرنەچنەوە ئەگەر هەر ئەوانە تەزویریان کرد و خوان دەچنەوە ئەو جارە عێراق لافاوک دێ بربەستی ناگیرێ بەڕاستی وەکو دەڵێ لە کوردەواری دەرێ خین سەرکان دەبە یعنی وای لێ دێ بە تەواوی دەهاردرێ لە نەتیجێ ئەو هاڕنێ ئەو وەزعی دی دروست بڵێ هەمان پرسیارم کاک دکتۆر بە تایبەتیش ئەزمون بۆ ئێمەی هەرێمی کوردستان کە بە دەردی ڕەنگە لە ڕووی ئیداریەوە گلەی زۆر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام وەزعەکە بە شێوازێک هادیئتر و ڕەنگە خەڵکی زۆر مساعید بی لە بۆ دەسەڵاتی بەم شێوازە چۆن بتوانین بەو شێوازەی لێنێ یعنی عێراقێک بەو سەروبەریە نەبێ خۆی بەڕاستی ئەوە دەرفەتێکی زۆر باشاتی ئێستا ئەو خۆپیشاندانانە تا ڕادەیەک زۆر عاقلانەتر لە خۆپیشاندانەکانی کوردستان یعنی مەتالیب و داواکاریەکانیان زۆر منهەز و ڕێکپێک و بە پرۆگرامە یەکەم خاڵ چیان کرد عەبدولعادل عەبدولمەهدییان لادا عەبدولمەهدی خۆی هیچ کوتلەیەکی نییە تەنانەت یەک ئەندام پەرلەمانیشی نییە بەڵام بووە ڕەمزی ئەو میلیشیا و هێزە سیاسی شیعانێکەوە سەر بە ئێران بۆیە بە هەموو قۆتی خۆیان هەوڵیاندا عەبدول عەبدولمەهدی لا نەدرێ کاتێک لادرا ئەوە زۆرێک لە شکان ئەوە خاڵی یەکەمیان بوو خاڵی دوم ئەوەیەکەوە داوای کەسێک دەکەن سربەخۆبی چەندین یان دیسان شکانیشتر ینی قۆناغی دووەمی ئەوەیەکەوە ئەو هێزە شیعانەی کەوا سەر بە ئێران شکستێکی گەوریان هینە ئەوەیەکەوە چەندین مرەشەح و کاندیدیان هینە بەڵام لە ترسی خۆپیشاندەرانەکان تەنان سەرۆک کۆماریش ڕەفزی کردەوە تەکلیفیکە ئەو خاڵێکی زۆر ئیجابی کەواتە دووەم قۆناغیش ئەوان سەرکەوتن ئێستا قۆناغی سێم سەرکەوتینیان لەوەی دایکەوە ڕێز و زەرای هەڵبژێردرێت تا ڕادەیەکی باش سەربەخۆبی ئەگەر ئەو خاڵش لەو باردەوە ئەو خاڵ لەوانەیە لە ماوەی ئەو هەفتەیە تا ڕادەیەک لابیتەوە ئەو خاڵەیە جێبەجێ بکرێ دواتر دەبێ خاڵی چوارەمیان دێ قۆناغی چوارەمەوەیەکەوە ئەنجومەنێکی وەزیرانی سەربەخۆ دامدرێ ئێمە بەڕاستی لەو قۆناغەدا ئێمە دەبی خەڵکی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان ڕۆلی هەبی چیتر ڕازی نەبی وەزیری گەندەڵی حزبەکانی دەسەڵاتی هەرێمی کوردستان بنێردنە ئیسرات بکرێن بۆ ئەوێ بۆ دیسان دەموچاوی خەڵکی هەرێمی کوردستان ناشرینکەن دەموچاوی هەرێمی کوردستان ناشرینکەن بە گەندەڵی نوێنەری خەڵکیش نەبن ئێمە هەوڵ دەین لەو قۆناغەدا چۆن خەڵکی عێراق لەو عێراقەدا لە واقعی ئێستادا معقولە کارێکی وها
لەو ئێستا قۆناغەکان بۆ شێوازە بڕۆ بڵێ زۆریش معقولە ئێمە لەبەرەوەی بەڵام هەوڵی بۆ دەوێت هەوڵی بۆ دەوێت دەبی ئیشی بۆ بکەیت چونکە ئێستا ئەوان چۆن بێزارن لە خەڵکانی خۆیان لەو حزبە سیاسیانی بە هەمان شێواز دەزانن لە هەرێمی کوردستان چ دەگۆزەرێ ئێمە ئەگەر بتوانین خەڵکی هەرێمی کوردستانیش 2 وەزیر 3 وەزیری سەربەخۆ بنێرێ یعنی خاڵێکی ئەوش دەستپێکی گەورەیە بۆ عێراقیش یعنی ئەوە قۆناغی چوارەمە ئەگەر ئیرکاری لەسەر بکرێت شتێکی باشە. زۆر سپاسان دەکەم هەردوو بە ڕێزان ماوەسە ئوسامە زەمیر ئەندامی پێشووتری ئەنجومەنی وێنەرانی عێراق سپاس دەکەم زۆر بە ڕێز دکتۆر ڕەفعەت مامۆستای زانکۆ لە دەستگای ستاندەرد سپاسان دەکەم هیوادارم کاتمدا من کە تێز و ڕوونکردنەوەکانتان بگەێنی لە ڕێی بەرنامەکەمەوە. سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئێوە خۆشەویستان تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ. Ciao.